سپیبوونی تاڵەکانی قژ. ڕەنگە وا بیر بکەیتەوە سپیبوونی تاڵەکانی قژ نیشانەی هەڵکشانی تەمەنە، بەڵام مەرج نییە هەموو کات ئەم نیشانەیە پیری بێت. زۆر جار کەسانێک لە تەمەنی گەنجێتیەوە ڕوبەڕووی ئەم دۆخە دەبنەوە کە ئەوەش پەیوەندی بە میلانین خانەکانی پێستەوە هەیە بەرپرسن لە ڕەنگی قژ. هەندێک خۆراک هەیە یارمەتی قژ دەدات کە پارێزگاری لە خانە میلانینەکان بکات و سپیبوونی قژ دوا بخات. ئەوانیش: یەکەم، ڤیتامین سی. ئەو خۆراکانەی دەوڵەمەندن بە ڤیتامین سی وەکو پرتەقاڵ گرنگی پێ بدە و هەموو ڕۆژێک بیخۆ. دووەم، بەکتریای سوود بەخش کە لە ماست و سۆیا و سرکەی سێودا هەیە کە ڕەنگدانەوەی ڕاستەوخۆی لەسەر قژ هەیە و یارمەتی درەنگ سپیبوونی تاڵەکانی قژ دەدات. سێیەم، هێلکە بۆ قژ بە سوودە چونکە دەوڵەمەندە بە ڤیتامین بی و بایۆتین. چوارەم، شکولاتەی ڕەش سەرچاوەیەکی دەوڵەمەندە بە ئاسن و مس، پارێزگاری لە ڕەنگی قژ دەکات.